بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە ئەڵقەی دووەمی بەرنامەی ئاین و سروشت بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. پێشەژی تەمەناکەین لەخوای گەورە پاڕێنەوە کە ئینشاءالله ڕۆژ و تاعەت و عیبادەتان قبول بێن ئینشاءالله. ئێمە ئەگەر چی بۆ ئەم بەرنامەیە ڕەنگە زۆر هیلاک بوو بیم، پێوەی زەحمەتیمان کێشابێ، بەڵام کە دەبینین بۆ ئێوەیە، بۆ ڕۆژوانانی ئازیزە، بۆ ئەوانەیە کە لە کاتی خۆیان نەگرنەوە و تەماشا ئێماکەن و پێیان خۆشە ئێمە بەرنامەیان بۆ بکەین، بەڕاستی ماندوویمانە حەسێتەوە. ئەوە تەمەناشەکەین کە خوای پەروەردگار ئەم ئەزێت و ئازارەی کە خۆم و هاوکارانم لە پشتی کامێراوە کە ماندووە بن، خوای گەورە بە ئەجر بۆمان بنووسێ و میزانی حەسەناتمانی پێ قورس بکە ئینشاءالله. خۆشەویستانم، ئێمە بەردەوامین لەوەی کە باس لە ئاین و باس لە سروشت دەکەین. تاوان ئێمە بەرنامەی ڕابردوومان لە ئەشکەوتا بوو، باسی گرنگی ئەشکەوتمان کرد و هەروەها باسی هەتا خەڵۆت و ئەو جۆری تاریکی کە لە ئەشکەوتا هەیە و ئەو عیبادەتانەی کە لە ئەشکەوتا ئەکرێ. ئێمە دوور نەکەوتوینەوە لە ئەشکەوتەکە، هێشتا لە بابەتی ئەشکەوتەکە هەر بەردەوامین و لە بەردەمی ئەشکەوتەکەین. ڕاستە هاتوینە دەرەوە بۆ لە ئەشکەوتەکە، بەڵام هێشتا بابەتی سروشت و بابەتی کێوەکان و بابەتی ئەشکەوت و بابەتی خەڵۆت و عیرفانیات و بابەتی ئیسلامی بابەتگەلێکی زۆرە کابێ باسیام بکەین. دکتۆر جان، جارێککە بەخێر بیتەوە. خی گەورە مەوفەقت کە ئەزانم سەرمایە ئاگرەکەشمان تەنها لەبەر سەرماکە کردوێتەوە، ئەگەر چیەوە ئاگر نییە، زیاتر خەڵوزەکانە گەشێنەوە بۆەوەی کە سەرمان نەبێت، خۆ سەرمان نییە. دکتۆر، بەرنامەی ڕابردوو لە ئەشکەوتەکە بووین و ئێستا هاتوینەتە دەرەوە لە ئەشکەوتەکە، بەڵام هێشتا بە کێوەکانەوەین. هەست دەکەم بابەتی سروشت و بابەتی کێوەکان ینی لە ئاینە حازرە، ینی زۆریش حازرە، ینی زۆر باس کراوە. دوایی دێمە سەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دوایەوەی کە وحی بۆ دێ لە ئەشکەوتەکە دێتە دەرەوە، ئیتر هەتاکو ئەو ئەشکەوتەی کە کۆچەکە وازانم ناچێتەوە ناو ئەشکەوت، بەڵکو ئەوەی کە پێویستە لەسەر شانی و ئەو خەڵۆتەی کە پێویستە بیکە لە ناو خەڵکو و واروەها بۆ خەڵکیەکە. بەس هێشتا بابەتی کێوەکان ماوە کە بۆچی ئەوەنە لە ئاین یان بەمانایەکی دیکە لە هەر شوێنەوە چێتەوە سەر ئاین حتا ئەو وەسفانەی کە هێنێ ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الأرض كيف سطحت، يعني حتى نمونەکانیشی نمونە بە سروشتە، ینی ئەم شێ و سروشت و با بڵێن کەهف و هێنانە بۆ ئەوەنە مەوجودە لە بواری ئاینیە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. جارێکی تر دەستخۆشیێکی گەرمتان لێ یەکەم، خوای گەورە بەرەکەت خاتە تەمەنتانەوە، کار و کردەوەتانەوە. خوایە گیان ئەوەی کە ئەیکەین و ئەوەی ئەنجامی ئەدەین بۆ تۆ بێت و بە سەربازێکی خۆت کە وەللهی جنود السماوات والأرض ئەو فخرەمان پێ ببڕی کە جوندیە بین لە جوندیەکانی خۆت. اللهم ئامین. کاکە پەیوەند پێشەوەی وەڵامی ئەو پرسیارت دەمەوە نازانم تۆز بەوە ناکەی کە ئەم بەرنامانە کە لە ڕەمەزانە پێشکەشەکەین حەق خۆی بۆ خۆی ڕەمەزان دیستان ئاشتبوونەوەیە لەگەڵ گردوونە، بۆ مانایی کە هەموو شتێک لەم گردوونەیە، هیچ شتێک لێ لەم گردوونەیە لە یەکەم لەحزەی دروستبوونیەوە تا ڕۆژەی کۆتایی پێدێت. ئەو بەرنامە و پەیڕە و پرۆگرامەی بووی دانراوە لەسەری بەردەوامەوە جێبەجێ ئێکا. بۆ نمونە ئێستا ئاوەی کە لە لامانەڕوا بۆی دانراوە ئەو گوژمە ئاوەی کە ئەمڕۆ لە ڕۆژی یەکشەممایە، بۆ نمونە تۆ ئەمڕۆ لێرەوە ئەڕۆی، پێنجشەممە لەکوێی ئەبێ لەوێ بێ ئاوە، ئەو بەردە ئەو بارانە کولی دڵۆپە بارانێک پێویست پێراوە تۆ لە 2026 فلانە بەروار ئەکەویتە سەرزەوی، لە کوردستان لە فلانە شوێن ئەکەویتە سەرزەوی. ڕەمەزانیش بە جۆرە لە جۆرەکان تۆزە لە قاڵبمانایەتەوە،
چونکە ئینسان بە تەبیعەتی حاڵیان زەمانکەی تر شلگیریەکی تایە شەپڕەویەکی تایە بێسەروبەریەکی تایە لە ڕێلادانێکی تایە ڕەمەزان فێری ئەم نظام و یاسا و قانونەمانەکە کە گردوون بە بەرنامە ئەڕوا دێ تۆش وەرەوسە شارڕێگەکە پەیڕەوە پرۆگرامەکە و جێبەجێکە ئەوەندەی نەفس داوایشتر لێەکە دەیجارە جارجار بیگرێرەوە لە بەرەبەیان تا ئێوارە لەگەڵ مانابە بۆ نییە دەستی بۆ بەری تا بڕیار دەرەچێ کە کات و ساتی بانگدانەکەیە ئەمە خۆی بە جۆرە لە جۆرەکان دیسان ئاشبوونەوەی لەگەڵ سروشت و گردوونە مامۆستا پەیوەند لەم ڕۆژانە بە خزمەتی فەرمودەیە گەشتم زۆر سەرنجی ڕاکێشان فەرمودەیەکە دڵیام زۆربەتان بیستوتانە بەڵام گەڕامەوە بۆی بزانم ئەم فەرمودەی پێغمەری خوا صلی الله علیه و سلم کەی فەرموویەتی پێغمەری ئازیزمان صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر ئەوەی کە من ئەیزانم ئێوە بیزانن لو تعلمون ما أعلم لضحكتم قليلا ولبكيتم كثيرا ئەوەی کە من ئەیزانم ئێوە بتان زانایە کاتانێکی زۆر ئەگریان و کاتانێکی گەم پێەکەنین بە جۆرە لە جۆرەکان ئێمە وا لێ تێگەشتون کە ئەبێ دایم خەمبار بی بێتاقەت بی چکۆ ئینسانێکی بزنی بگوناهباری بەڵام ئەم فەرمودەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای ئیسرا و میعراج فەرموویەتی ئەزانی بۆ بێنە لە پێشاوی خۆت کاکە پەیوەند بلا تەشبیه ولا تەمثیل من بێمە لای تۆ بۆ کارێک کردمە جاری دووەم و سێم جۆرێ لە بێتاقەتی لە تۆ دیارە بێت لەوە ئەچێ ئیتر بەخشەکانێک کەم بکەیتەوە لە جاری یەکەما زۆرم دەیتێ وردە کەم یەکەیتەوە ئیتر بێزارە بیلێم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕووداوی ئیسرا و میعراجە خۆت ئەزانی کە نوێژ سەرەتا 50 نوێژ بووە لەسەر داواکاری پێغەمبەر موسا چەندین جار هەندێک جار بە دەدە هەندێک جار بە 5 حساب کە چەند جار گەڕاوەتەوە لە ئاسمانەوە بۆ عەرشی عەلا و سدرەتل مونتها بۆ خزمەتی خوای پەروەردگار بۆی نوێژ کەم کاتەوە خوای پەروەردگار لە کۆتا جاران نافەرمێ ئیتر لەمە زیاتر کەمی ناکەمەوە ئەفەرمێ مادام بوویەوە بە 5 من پاداشتەکە هەر وەکو 50کە ئەهێڵمەوە سەرباری ئەوەش لەگەڵ ئەوەیە ئەوەشت پێشکەشەکەم بە ئومەتەکەت بڵێ هەر کەسێک لەوان ئیرادەی کارێکی چاکی کرد بەس بە ئیرادەکەی چاکەکەی بۆ نووسم ئەگەر کردی یەک بەدەیەک بۆ حەوسڵ بۆ نووسم بەڵام ئیرادەی کارێکی خراپی کرد ئەگەر نەکرد بۆی ناینووسم ئەگەر کردی بە یەکجار بۆی ئەنووسم ئەم پەروەردگارە بەو میهرەبانی و عەزیمیە کە نێوان ئەستێرەیە بۆ ئەستێرەیەک چەندین سەد ساڵی تیشکیە مرۆڤ تۆ چەند بچکۆلەی هەر لە تیارەیە سەرکەوە ئەو شاری تۆ بێتەوە بە نقطەیەک ئەی مرۆڤ تۆ چەند بچکۆلەی بەڵام خوای پەروەردگار چ پێگەیەکی بۆ داناوی ئەو خوایە چەند عەزیمە ئەو جیبریلەی کە بەس باڵێکی نێوان ئاسمان و زەوی تەنیوە لە بەردەم سیدرەتل مونتەهایە وەکو پەڕۆیەکی لێ دێت پەڕۆیەک فرێدرابێ لەو عەرزەیە لە عەزەمەتی و هەیبەت و جەلال و قودرەتی خوای پەروەردگار خوای پەروەردگارێ بەو عەزیمیە کەچی بۆ ئەم بەندانەی ئەوەندە میهرەبانە ئاوا معامەلیان لەگەڵاکە کەواتە یەکێک لەو حاڵەتانی کە ئەبێ ئێمە بگرین گریانی خۆشی کە ئێمە خاوەنم خالقین ئەم پەروەرێنین ئێمە خاوەنی ئەم دینین ئەم کێوانە بەم عەزیمیە کە ئەیان بینی کە مێخەکن بۆ زەوی مایی پاراستنی زەوین کەچی بەرامبەر بە ئاياتی خوای پەروەردگار ئەگەر بۆ ئەوان بەهاتایە لرأيته خاشعا متصدعا من چی؟ من خشية الله لبر جلال و هەیبەتی خوای پەروەردگار ئەم کێوە بەم ڕقیە کە ئێستا ئێمە لە برارەکەیە هەر مۆقعێکی عەرابیمان نییە چۆکی داهاتە هەبرون بە هەپرونە بوو لە خوشوعی خوای پەروەردگارە دیارە ئەی ئینسان تۆ گەورە و عەزیمی خوای گەورە ئەزانێت تۆ چ پێگەیەک و مەقامێکی گەورە دەیە بۆیە ئەم ئامانەتی ئاياتی خوای پەروەردگار و گەیاندنی پەیامەکەی خۆی خستە سەر شانی تۆ و شانی تۆی ئارداوی کرد چونکە ئەزانێ شان و باری تۆ هەڵەگرێ تەنانەت خوای پەروەردگار لە بۆ تێگەیاندنی فریشتەکانە فەرمێ ئینی ئەعلەم ما لا تعلمون بەس دکتۆر بمبورە ئەمە لۆمەیەکی ئینسانیش نییە لەگەڵ ینی خوای پەروەردگار لەم ڕێگایەوە خیتابێکی لۆمەکردن لۆمەی ئینسان ناکە لەوەی کە شاخەکان بەو هەموو ڕقی و بەو هەموو با بڵێن بەهێزەی توانای لە خۆگرتنی با بڵێن قورئانی پیرۆزیان نەبوو بەڵام مرۆڤ ئەتوانی هەڵیگرێ
مەبەسم ئەوە بوو ئەمە لۆمەکردنە یاخود بە پێچەوانەوە با بڵێن دەرخستنی شەئنی ئینسانە لەوەی کە وەختێک سروش ناتوانێت قورئان وەرگێ ئینسان ناتوانێت هەڵیگرێت. بە جۆرە لە جۆرەکان من کاتێک لۆمەی تۆ ئەەکەم ئەگەر بزانم هیچ لە بارانیە بە کەڵکی هیچنایی لۆمەت ناکەم. لۆمەی چی بکەم کە تۆ ناتوانانی؟ وانە هێندە جار لۆمەکردن بۆ ئەوەیە ئەتوانی نایکەی لەو منطەلقەوە لۆمەتەکەم. چونکە خوا خۆی ئەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها. ئێمە لە وسعەت و توانامانە هەیە. خواگیان ئەزانێت کە ئێمە خاوەنی چ پێگە و مەقام و دەروونێکین هەڵگری ئەم خلافەت و ئەم بەرپرسیاریەتین بۆیە ئەمەی خستۆتە سەرشانی ئێمە ئەزانێ بۆ ئێمە گونجاوە. ئینی ئەعلەم ما لا تعلمون. لەو ڕانگەیەوە لۆمانەکە تۆ ئەی مرۆڤ تۆم دروست کردووە گردوون بە تێگڕا هەمووی لە خزمەتی تۆیە. تۆیەک بەو عەزیمیە ئەو پێگە و مەقامە ماویتە تێ متمانم بە تۆ هەیە کاکە پەیوەند. کاکە تۆ لەباری بۆ من ئەم شتت بەمێ بە یەکێکی تری نایم ئەمە ئەم متمانەیە میاوە بە تۆ تایبەتی لای من دەبەی دۆڕێنە کاکە پەیوەند ئاگاداری بە جارجار و تۆم حیوارەمان نابێ دی خوای پەروەردگاریش بلا تەشبیه ولا تەمثیل ئەفەرمێ ئەی بەندەکەم لە تەواوی دروستکراوەکانما کە لە ئەژمار نایەن تۆ مەڵبژار تۆ جێگەداری خلافەتی من بووی تۆ هەڵگری ئەم بەرپرسیارەتەی لۆمەتەکەم بەوەی کە ئەرە بۆچی لە گەورەی خۆ دێیتە خوارەوە تا ئەگەیتە ئەو ئاستەی کە خوا بفەرمێ کەلئەنعامی بەل هوم ئەضەل. چونکە مرۆڤ خاوەن قودرەت و توانایەکی زۆر زۆر عەجیبە بۆیە هەرە مرۆڤەیە ئەتوانێ ئام کێوانە کونکە تونێلی تیا دروستکە. هەر مرۆڤە ئەتوانێ ئام تەکنۆلۆژیا گەورەیە دروستکە. هەرە مرۆڤەوە ئەتوان ئێستا ئەم بەرنامەی من و تۆ ڕاستەخۆ کە قسە ئەکەین هەر ئەتوان بیکەینە لایڤێک تەواوی دنیا لە بناریم کێوە سەیری من و تۆ بکە. کەواتە مرۆڤ توانایەکی عەجیبی خوای پەروەردگار داوەتێ. توانایە کە هەر ئەم ناو جەستەی خۆمان مامۆستا پەیوەندیان هەر ئەمە جەستەیە من و تۆ باوەڕکە دەماری تایە دەمار ئیش و کاری 150,000 کرێکارەکە لە کارگەیەکی نیویۆرکە بە پێی توێژینەوەکە زۆر ڕاستە. دێ باشە بەزارم دەماری کە لەم مەنتیقانایە دەنگی بەهاتایە شەو خۆمان لەیەکە و لەبەرەوە ئینسان کائینێکی زۆر گەورەیە بۆیە گردوونی بۆ تۆ مسەخەر کردووە هەموو گردون وەکو تۆ ئیش و کارێکی پێسپێراوە ئەو بە جوانی جێبەجێیەکە ئەو بۆ تۆ کەم تەرخەمی ئەی بەندە یا عیبادی بەندەکانم ئەوان ئیش و کاری خۆیان جێبەجێیەکەن کێو بەڕەقی خۆی جای بەڕەزاکە لەو تاشە بەردەیەتە دەرەوە کێسە چاومان لێیەتی ئەو جیای من ئاوای بچڕێنم بەڵام ئەو شاخە ئەخوا ئەفەرمێ ئەی شاخەکە تۆ نەرمە بە ئەو گیا بەڕزایەکە لە تەڕەتیزە نەسکترە ئەو لەو شاخەوەیەتە دەرەوە باوەڕی بەگڵی نەرم نییە ئەو ئیشی خۆی جێبەجێیەکە عیب نییە من تۆکەم تەرخەم بین کەواتە بەرنامەکەی ئێمە دانیشتەکەی ئێمە لە سروشتا قسەکردنمان لەگەڵ ئەم گردونەیە ئەم شاخ و داخە کە شایەتیمان بۆ ئەیە جارێکی تر دەست لە ملانی ئەو بەردانە ئەبینەوە کە ڕۆژانێ هەڵگری ئەم پەیامە بوون ڕۆژانێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵوەتی تاکێشا بۆ ئەوەی بتوانێت پەیامی بخاتە سەرشانی تا ڕۆژی قیامەت ئیدامەی هەبێت. زۆر باشە دکتۆر من بەوەی کە دیسان لە بابەتی ئەشکەوت دوور نەکەوینەوە چونکە ئەشکەوت هێشتا بۆ من هەر باەخ و گرنگێکی زۆری هەیە ئەویش ئەوەیە کە دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وحی بۆ دێ ئیتر ئیقرا وەکو نور ئەشکەوتەکەی بۆ ڕووناگەکاتەوە و ئەهێنێتە دەرەوە ئیتر با بڵێن پەیتا پەیتا قورئانی پیرۆز دێتە خوارەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سروشدا ئەبڕێ یان بەردەوام پێیەکی لە سروشتە و با بڵێن پێیەکی لە ناو خەڵک و لە شارە و وەروەها تەعاملکردن لەگەڵ خەڵکایە مەبەسمە کە وحی بۆ دێ ئیتر واز لە سروشت و واز لە ئەشکەوت هێنێ کاکە پەیوەند دەبڵێ بەڵێ بەڵێ ئەوە کێ بوو باوەشی کرد بە دارەکەیە و دەستی کرد بە گریان و گریانەکەی بێدەنگ پێغەمبەری خوا بوو ئەوە کێ بوو دوای جەنگ وتی ئەی کێوی ئوحود بەڵێ ئێمە لە جەنگا بووین ئوحود ئێمەی خۆشەوێ ئێمە جۆمان خۆشەوێ ئەوە کێ بوو سەلامی لە داروبەر دەکرد و ئێوت من لە فەتحی مەکەیە داروبەردەکانی سەرەتاکانی 35 ساڵی تەمەنی بیر نەچووە کەی فەرموو ئێسەش ئەزانم ئەو بەردانی کە سەلامیان لێ کردوم کامانن و لەکوێن لە بیریان ناکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیشە و هەموو کات لە فەرمودەکانیە تەنانەت فەرموویەتی لەسەر بەحرێکیش بوون لە 3 جار زیاتر دەموچاوتان مەشۆن بۆ ئەوەی ئیسراف نەکەین بۆی ئاگامان لە گردون بێ بۆی ئاگامان لەو ئیسرافە نەبێ کە ئەمڕۆ مرۆڤایەتی
دنیای سەرمایەداری وای کردووە بۆ بەرژەوەندەکانی خۆم نەوەی داهاتوو چاوی دەرهاو بیر لەوە ناکەینەوە کە نەوەکانی داهاتووی ئێمە ئامانەتێکن لە گردنی ئێمەیە ئەبێ ئەوەندە بەکاری بێنین بە ئەندازەوەی کە بەشی ئەوانیشکا من لێرە حەزەکەم بەشت پێ بڵم کاکە پەیوەندیان بگەڕێنەوە دیسان بۆ ئەشکەوت من و تۆ ئەوەی کە ئەبێ بە نور بۆمان لەم هەینی بۆ هەینەکەی تر چ سوورەتێکە سورەتی کەهفە ئەوە وەڕەبەتنا عەلا قولوبهم بۆ کێ هاتووە بۆ یارانی ئەشکەوت ئەم ئاەتە لەکوێ هاتووە و باسوخواسی کوێیە باسوخواسی نێوەندی ئەشکەوتەکەیە کەواتە ئەشکەوت ئەو خەڵوەتگەیەیە کەوات لێ ئەکا وەڕەبەتنا عەلا قولوبهم ڕەبەتنا ناکە بۆ خواگیان ئەگەڕێتەوە یعنی دڵەکانی ئەوانمان والێ کرد وابەستەی ئێمە بوون دەستیان بە حەبلی خوای پەروەردگارەوە گرت چونکە خەڵوەتی نێو ئەشکەوتەکان تێفکرینی بەرزایی کێوەکان دامەزرا و تەکا وەکو کێوەکان یەکشت پێ بڵم کاکە پەیوەند بە وردی ورد بەرەوە لە سیرە هەرە و پێغەمبەرەی لە سەرەتای سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە سەرەتای بانگەوازەکەیە دعوەتی گەورە ڕێگەخا بۆ ئەبوو لە هەبوو مامەکانی و خزم کەسوکار و دراوسێ بۆ ئەوەی دڵیان نەرم بێت ئەم بانگەوازە وەرگرن ئەمەدەم پێغەمبەر صلی الله علیه وسلم میهرەبانە بەڵام کاتێک کە مەیدانی جەنگ دێتە پێشەوە چونکە ئیتر دژایەتیە و ئەبێ قووەتت هەبێ ئەلەویا لە مەیدانی جەنگال لەناو خوێنە ئەیان گەوزێنێ مەبەستم ئەوەیە ئەم دینەی ئێمە هەندێک جار قووەتی کێوی ئەوێ زبر و زەنگی و سەلابەتی کێوی ئەبێ یا یەحیا خذ الکتابە بچی بقوة هەندێک جار بۆ مانەوەت لەسەر ئەم دینە و پارێزگاری لەم دینە قووەت و سەلابەتی کێوی ئەوێ کەواتە تێکەڵبوونمان لەگەڵ کێوەکانە کارلێک و کاردانەوە و تەئسیر و تەئەسورە بەوەی ئەم کێوە بەڵێ نەرمە و گیایەکی هەیە و بەبینینی دیمەنەکەی دڵم ئاسوودە ئەبێ بەڵام مەسەجی ئەوەشی لێ ئەوە ڕەگرم ئەو چۆن دامەزراوە لە شوێنی خۆی منیش دامەزراوە بم لەسەر دینەکەم ئەو چۆن ئەشکەوتەکە بوو بە ڕەبەتنا عەلا قولوبهم ئەبێ منیش دامەزراوی بۆ یەکێک لە دوعاکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەو مکات اللهم یا مقلب القلوب ثبت وەکو کێوەکان ثبت یا اصرف قلوبنا على دينك وطاعتك ما بس مو يكاك بيونديان اشكوت برزاي كيو يعني متابعي دعوي بيغمرانك بيغمري خاص صلى الله عليه وسلم يكم شوينه كيكابه منبر دوای هاتنە دەرەوەی لە ئەشکەوتەکەی بۆ ماوەیەک یەکەمین منبەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێوی سەفایە وایە ئێمە ئێستا ئەچین بۆ حەج و عەمرە بابەتی کێوی سەفا و مەڕوا بابە پێغەمبەر موسا لە کوێانی گای بۆ هاو فەرمووی دەئتر پێڵاوەکانت داکەنەوە ئینەکە بالوادی المقدسی طوا کێوە ئەویش لە شێوەک و لە شوێک بەڵێ بەڵێ یعنی هەرە شوێنەی کە بوو بە شوێنێکی پیرۆز و کوردستانە ئازیزەکەی خۆمانە و کەشتەکەی نوح لەنگەری لێکرد کوێیە کێوی جوودیە يعني جبل جبال شامی خاتون ڕاستیات کێوەکان پانتاییەکی زۆریان لە قورئانە داگیر کردووە ئەمە خۆی بۆ خۆی بەڵگەیە هەر شتێک لە قورئانە بە زۆری هات ئەبێت تۆ لێ تێڕامێنی تێ بفکری ئەم بابەتە ئەبێ ئەرزشی بۆ دانی بۆچی ئەوەندە دووبارە بۆ تۆ ئەرۆ بۆچی داوای پێغەمبەران کێوی لێ نابڕێ ئەمە خۆی بۆ خۆی مەسەجهایەک مەسەجگەلێکی تایە کە ئێمە ومانان دەست لە ملانی گردون بین چونکە ئەمڕۆ بەهۆی دنیای سەرمایەداری و بەرژەوەندە تاکیەکانمان وامان لێ هاتووە ظهر الفساد في البر والبحر بما چی كسبت أيدي الناس ئەم سروشتەی کە دەستی مرۆڤی پێ نەگەیشتووە چەند جوانە هەر ببینی دڵ ئاسوودەی بە کاکە پەیوەند ئەمڕۆ من تۆ کە شۆواکەمان بەڵێ ساردە بەس پڕ چێژە بۆ چونکە لە فەوزای شار دوورکەوتوینێتەوە زۆر ڕاستە ئاوێزانی هاژەی ڕووبارەکان زۆر باشە گەشتینە شوێنێکی زۆر گرنگ کە ئەمە ینی زۆر مەبەسمان پرسیارە بکەم ئەوژەوەیە کە لە ژیانی دینداری خەڵکی خۆشماندا زۆر جار پیاوچاکان ساڵحین گەڕاونەوە لە شارەوە بۆ ئەشکەوت بۆەوەی خەڵوەت بکەن بۆ ئەوەی کە عیبادەت بکەن ینی زۆر نەوانەی کە چ لە کێشیان تەنانەت لە ئەشکەوتا کردووە ئەم گەڕانەوەی دیسان بۆ جارێککە بۆ کەشوچیە و بۆ ئەشکەوت و بۆ جۆرێک لە عیبادەتکردنی تەنها بۆ جۆرێک لە عروج و جۆرێک لە چوزانم ینی عیبادەتێک کە تەنا خۆیان و خودای خۆیان ئاگای ئەن لێتی ئەمەش ئەم عرفەش لە کوردەواری ئەمە عرفێکی گرنگ نەبوو کاکە پەیوەند مرۆڤ کائینێکی ئەوەندە گەورەیە ئەوەندە پەنهان لە جەستە و دەرونیا
نمایانە و ئەوەندەشتی شاراوە لە دەرونیا هەیە ئەگەر ئینسان بەس بزانە بیخاتە گەڕ و کار یعنی ئەوەی کە ئەکرێ و باس و خواسە لە مێژووی زانایان و مێژووی پێشینانمانە چل شەو تەمەەن ژمارە چل لە قورئانە ئیتر هەر بۆ خۆی بەرنامەیەکی تایبەتی ئەوێ هەر کەسێ چل ڕۆژ لەسەر نوێژی بەیانی بەردەوام بێ بابەتی نیفاق لە ژیانیا ئەسڕێتەوە تاو ئەچێتە بازنێکی ترەوە هەر عیلاجێک هەر ڕاهێنانێک هەر خۆپەروەردەکردنێک تا چل ڕۆژ لەسەری بەردەوام بووی دوای شتێکە تۆ تەواو خەڵاتێکت وەرگرتۆ مرۆڤێکی تری بۆی ئەمەیە پێ بڵێم کاکە پەیوەند ماوەی چل ڕۆژ کە ماونەتەوە و لە شەو ڕۆژەکە توانیوتی یەک دەنگ خورما بخوا کەواتە مرۆڤ لە ناو گردونیە لە ناو گەدەیە لە ناوەوەی خۆی کۆمەڵێک ئامێر هەن بەس بەوەی کە ئێرەی ئاوەدا نەکاتەوە کاک ئەحمەدی موفتیزادە قسەیەکی زۆر جوانیە فەرمێ ئەوەی ئەو کاتەی کە مرۆڤ سادە ئەبێتەوە خۆی بەراورد دەکا ئەوە فڵانەکە سەروەت و سامانی هەیە من نیمە ئەوە بچکۆلەبوونەوەی مرۆڤە ئەچێتەوە لاو جەستەکەی خۆی نا ئەو کاتەی کە گەورەتر بیرەکاتەوە لە قۆناغی ساڵحبوونەوە ئەبێ بە مۆسلح ئەم مۆسلحەتر ئێرەیە خاتە کار من کە نەفعەکەم بۆ خۆم هەیە ئەوە چۆن نەفعەکەم کەم بدەستە جەمعی ئاخر بۆچی یارانی ئەشکە و ناویان بە نەمری مایەوە چونکە ئەمانە ئینەهم فتیەتون کەواتە کاری دەستە جەمعی و ئەو کارەی کە بە پلان و بەردەوام ئەبی لەسەری ماوەیەک خەڵۆتی بۆ ئۆکێشی بەرنامە ڕێژی بۆ ئەمڕۆ موسڵمانان بۆچی لە دواون ئەممی تۆدی بەرنامە ڕێژێنی لە ژیانمانە هەمە گیانە بیرەکەینەوە پلان و پیلانمان نییە بۆ کارەکان بۆیە زۆر جار ئاسوەکانمان لێوە دیار نین لە ئیسلامەوانیە لە ئیسلامە تا ئەو لەحظەیەش کە خۆناغی کۆتایی تەمەنی تۆیە زۆر ئاسایی نەمامەکەت بنێژە من ئیشم نییە بۆی نەمامەکە بەرهەمەکەی ناخۆم ئەی دوای خۆم نایخوا دوای خۆم کە ئیخوا سەدەقەی جاریەیە بۆ من ئەبەم ڕۆحێتەوە مامەڵە لەگەڵ ئەو نەمامەیە ئاکەم کە ئەزانم سەدەقەی جاریەیە ئەو نەمامەم خۆشەوێ چونکە جواجار کەسانێک تر ئیسفادەی لێکەن بەڵام دنیای سەرمایەداری وانە بیر ناکاتەوە ئەڵێ ئەوەی کە ئێستا بۆ خۆتە فریای خۆتکەوە کەس دڵسۆز نییە بۆ خۆ دەوڵی خۆت بە کەس دڵسۆزت نییە ئەمە بە جۆرە لە جۆرەکان واد لێەکە بەرژەوەندی تاکە شخصی خۆت زاڵکەی بەسەر خەڵکیە ئەسڵەن لە شریعەت ئیسلامیە کاکە پەیوەندیان لە کۆڵانێکا کە دەرنەچێ من خانووی دووقات دروستکەم مسەیتر بێ بەسەر خانووەکەی ترا مسەل لە حەکەم دەرچێ بۆم دروست نییە چونکە بەرژەوەندی خۆم زاڵکرۆ بەسەرەوی ترا تەنانەت بۆ ئەو ئاوی ڕووبارەکە بۆ باخەکەی خۆم یەبم ئەگەر کاریگەریەوێ لەسەر باخەکەی دراوسێم بۆ من دروست نییە هەموو ئەمانەك پێت ئەڵێ کە ئینسانی ئیماندار بەرژەوەندیەکانی خۆی ئەگەر بوونە زەرەر بۆ بەرژەوەندی دەوروبەر چونکە نەفعی ئەم نەفعی دەسعە جەمعیە چونکە ئەم بەهەشتیە بەهەشتیانە بیرەکاتەوە لە پێغەمبەرەکەوە صلی الله علیه وسلم فێر کراوە و گۆش کراوە نافەرمێ خۆشەویستین کەس لای خۆی پەروەردگار ئەوەیە کە تەنها عیبادەت بۆ خۆیەکە ئەفەرمێ ئەنفعهم للناس ناس ئیماندار و غێر ئیماندارەگرێتەوە کەواتە ئەگەڕێنەوە سەرەتای بەرنامەی یەکەم المؤمن مستريح ومستراح ئینسانی ئیماندار یەکەمین خاڵی ئەو هەوێی ئیخاتە گیرفانیەوە وعباد الرحمن الذين يمشون چی على الأرض هونا باسی شەو نوێژی کرد یەکەم مەڵقە یەکەم بەرنامە یەکەم خاڵ باسی شەو نوێژ بوو باس و خواسی ئەخلاق و مۆراڵ و ئاکار بوو ئەفەرمێ بەسەر زەویا چۆنە ڕۆن هەونا یعنی چی یعنی ڕێزی زەویەکەیان لایە یعنی بە وقارەوە ئەڕۆن یعنی ئەگەر دارێک ببینێ شکا بێتەوە پارچە شکاوەکە لە تەڕەکە لێ ئەکاتەوە بۆی کاریگەری نەبێت لە سەروی تر وە لە شوێنی کترا لایە ئەسڵەن ئیمامەتە الئەذا عن الطەریق چییە یەکێک لەو عیبادەتانی کەیکەی ئەوەیە کە بەردێک لەسەر ڕێگە لە ئابەی هەموو ئەمانە لای ئێمە ئەرزشی هەیە ئینسانی ئیماندار ئاوا گەورەیە ئەوەندە موسڵیحە هەندێک جار ئیتر حەزەکە شانوباری گەورە بێ نەک خۆی یەک شار ئین ئیبراهیم کانە ئومە یان چی یعنی کانە ئومە یعنی ئینسانی ئیماندار ئەگاتە ئاستێک حەزەکە تەواوی مرۆڤایەتی ئاسوودە و ئارام بن بۆیە بە مەرگی ئاسمان و زەوی ئەخرۆشێ دکتۆر دەترسم فریا پرسیاری تر نەکەوم دەگەڕێمەوە بۆ ئەشکەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لە ئەشکەوتەکەی دێتە دەرەوە وحی بۆ دێ و ئیتر بە دوای ئەم وحەیە ڕوا و خەریکی داوای نەهێنیە بێت بەڵام دوای ئەگەر بەروارەکە هەڵم نەکەم ژمارەکە بەڵام دوای تقریباً 13 ساڵ شتێکی ئاوا جارێکی دیکە کە کۆچەکات
پێویستی بە ئەشکەوتێکی دیکە ئابێ ئەم دوو ئەشکەوتی یەکەم و ئەشکەوتی دووەمە پەیوەندیدارن بە یەکەوە زۆر پەیوەندیدارن وەکو پێم وتی هیچ پنتێکی سیرە نییە ئیلا حکمەتێک لە پشتیوەتی کاکە پەیوەند ئەگەر ئەمە کۆتا پرسیارتەوە کۆتا قسەمە بۆ ئەم ڕەمەزانە ئێمە پێویستیمان بەو دوو ئەشکەوتەی سیرە هەیە چۆن ئەشکەوتێکیان جارجارە پێویستمان بەو دەڕۆژەی ئەتیکافەی ئاخری ڕەمەزانە بۆ ئەوەی شەحنی یانزەمانکەی تر وەرگرم وەکو ئەو خەڵوەتەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ هەڵگرتنی ئەو بە پرسیارەتی هەڵیگر بۆ ئەوەی پەیامێک نەک بۆ دوای خۆی تا ڕۆژی قیامەت بەردەوام بێ ئەشکەوتی دووەمان زۆر پێویستە لە کەسانی خراپ لە دڵ و دەرونی خراپ لە مجتەمەعی خراپ هەڵبێن بچین بەرەو شوێنێک لەو شوێنەیە ئەو نەمامە بەرهەم بێت چونکە هەندێک زەوی هەیە بە کەڵکی ئەو دارە نایەت هەندێک شوێن هەیە بە کەڵکی ئەو پەیامەی تۆ نایە لە ڕۆژی قیامەتا بەرپرسیارە بی کاکە پەیوەندگیان ئەگەر لەم شوێنەیە شوێنێکی فەساد بێ و دەست بە کڵاوەکەی خۆتەوە بگری و بانەی بە هەڵ یا دانیشی و نەڕۆی خوا فەرمێ ئەی بۆ نەچوو لە شوێنێکتر بڵاوی کەیتەوە ئەلەم تەکون ئەرض الله واسعة فتهاجروا فيها وایە ئەشکەوتی دووەمیان پێمان ئەڵێ ئیدی ئەم قۆناغە مەککە بە کەڵکی من نایە ئەچم شوێنێکە دۆزمەوە ئەو یەسریبە ئەکەمە طیبەت و تابە مەدینەی منەوەرە ئەیکەمە مەدینە ئەیکەمە شارستانیەت بۆ ئەوەی لەو شوێنەوە ئیتر ترۆپک و دەستپێکی بانگەوازێکی گەورە دەست پێ بکەم ئەمڕۆ ڕەمەزان فێریە بێ ئەم دوو ئەشکەوتەمان کە ئەشکەوتی بەخۆداچوونەوە ئەشکەوتی دوورکەوتنەوە ئەمڕۆ زۆر کەس ئەبێ لی دوورکەویتەوە کاکە پەیوەند دوور نەکەوتیتەوە بە جۆرە لە جۆرەکان داغان تەکا وێران تەکا ئەتخاتە زۆنی خۆیەوە لە قورئانە فەرمێ ئەگەر لە شوێنێکا بوون کاریگەریتان نەبوو بۆ گۆڕانکاری ئەو مەجلیسە بەجێ بێڵن ئەگەر بەجێ نێڵی ئیدەن تەکون مثلهم تۆژۆکۆوانە ژمارەکری ئینسانی ئیماندارە بێەوە کاریگەر بێ بەچی کاریگەرە بێ بەم دوو ئەشکەوتە بەم دۆشکەوتە مەبەستم دۆشکەوتەکە نییە مەبەستم سین و سادی ئەم دۆشکەوتەیە ئەم دۆشکەوتە پەیامهایی تایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ئەشکەوتەی کە ئیتر لەو پەڕی قۆناغی مەترسیدارایە و حەزرەتی ئەبوبەکر زۆر بێتاقەت لەوەی کە ئەگەرم پێغەمبەرەتیاچێت دین بە تەواوەتی لەسەر زەویا نامێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئاەتەی بۆیەتە خوارەوە إن الذي فرض عليك القرآن لرادك ئەو کەسەی کە قورئانی بۆ دابەزاندووی ڕۆژێک ئەو گەڕێنەوە ئێرە بەسەرکەوتووی کەواتە ئەی موسڵمانان ئەی تەواوی مرۆڤایەتی ئەگەر ئێوە ئەو پێغەمبەرە سەرناخەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو ثانیە سنینی ذوما فی الغاریە بوون خوا نوسڕەتی بۆ ناردن لەو شوێنەیە بوون ئەگەر ئێوەش سەری نەخەن ئەگەر ئێوەش ئەم دینە سەر نەخەن بەخوا بە مناڵێکی چتمڵنی جلدراویش بێ ئەم دینە پێشەخا دەی سپاسی خوا بکە کە خوا بە جوندی خۆی قبوڵی کردووی ئەبێ بە مەمنونیەوە شانازی بۆ بکەی سەربازێک ناسراویانە ناسراوی چکە گەنە ناسراویش بی لەم دنیاە لە ئاسمانە مەجهول نیت ناسراوی شانازی ئەبێ ئەوە پێ ببڕێ لەم ئەشکەوتانە خۆت تەعینکەی خۆت دامەزرێنی ببیتە کارمەند ببیتە ئەندامی وەلله جنود السەماوات والئەرض بۆ ئەوەی وەکو کێوەکان دامەزراوە بی وەکو کێوەکان بەهێز بی وەکو کێوەکان لە بەرزیەوە بڕوانی بە گوناهاکان ئەخ هەمانە زۆر لاوازە ئەکەوێتە گوناهەوە هەمانە لە بەرزیەوە ڕوانێ سید قوتب قسەی زۆر جوانە فەرمی ئینسانی مادار ئەوەندە باڵاکە لە بەرزیەوە ڕوانێ بە گوناهاکان ئاخر قسەم کاکە پەیوەند ئێمە من و تۆ کە سەرەکەوین بەسەر کێوە زۆری لاکە بی وایە زۆر ناڕەحەتە بین کە بە ئەومان پێویستە بەڵام بۆ دابەزین لەسەر کێوەکە بە ئاسانی نەخوارۆ یعنی چی بۆ گەشتن بەخوای پەروەردگار شەو نخوونی ئەوێ ناڕەحەتی ئەوێ قورسی ئەوێ بەڵام لەو سەرکێوەش نابێ بێمنەت بی و بڵێ ئیتر من گەشتومەتە کەشکەشانی فەلەک بەخوای یەک گوناه وریای خۆت نەبی کە شکای هەمانە پێگەیەکی گەورەی هەبووە ناوبانگێکی گەورەی هەبووە بەڵام چووکە ڕاستی نەکرد خوا هێنایە خوارەوە پیس قاچی خزا بە جۆرێک کەوت ئێستا من و تۆ بە شەرمەوە ناوێرین باسیکەین وایە بۆیە سەرکەوتن قورسە بەڵام دابەزین و هات نەخوارەوە ئاسانە بێ دەستی پێوە بگرین وریاوین کێوەکان مەسەجی زۆریان تایە کاکە پەیوەند لە شعری شاعران لە فەلسەفەی فەیلسوفەکان لە خەڵوەتگەی پیرانمان لە عیرفانی عارفەکانمان کێو تاشە بەردەکان کنوکە لەبەرەکانی هەر هەمووی حکمت و دانایی تایە بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بە گرنگیە فەرمێ یەکێک لە گەورەی ئیمانداران ئەوەیە لە سورەتی ئالی عیمرانە فەرمێ
عیبادەتی خواکەن با بە پێوە بن با بە دانیشتنەوە بن یەکێک لە عیبادەتەکانیان وردبوونەوەیە بەس بە بینینی کێوەکان بەس بە بینینی سروشت بە جۆرە لە جۆرەکان ئەبدەیتە بیتەوە گەورە ئەبی کامڵ ئەبی ئەمەش بۆ خۆی عیبادەتە عیبادەتی تەفەکوور لە یەکەم بەرنامەیە یەک پرسیارە کرد وتی نازانین باز نەکراوە عیبادەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن وایە ڕاستە عیبادەتی تەفەکوور بووە تەفەکوور بووە لەم خەڵکە بووە لەم زۆنایە ئەرەو خەڵکە بووە ئەکا مرۆڤایەتی بۆ بەمە ئاقارەیان ڕۆشتووە یعنی معقولە ئەم کێوە گەورانە بن خالقێکی نەبێ عیبادەتی تەفەکوور زۆر جار لەو عیبادەتە ڕواڵەتی زۆر گرنگتر و گەورەتر زۆر ڕاست کامڵترە دەست خۆش بێ دکتۆر جان تەبان دڵنیام تۆ قسەی زۆرت ماوە منیش پرسیارگەلێکی زۆرم ماوە بەڵام کاتەکەی مەهەرەوە نەبوو کەشەکە زۆر سارد بوو بەس بابەتەکەی تۆ ماشەڵا زۆر گەرم بوو دەست خۆش بێ و سوپاست دەکەم کە دوو ئەڵقەیە عەزیەتی کێشا لەگەڵمانە و لە بەرنامەی ئاین و سروشتای لەگەڵمانە بووی و سوپاست دەکەین بەڵە خۆشەویستان ڕۆژەوانانی عزیز بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارشمان تاکو بەیە گەشتنەوەیەکی دیکە و ئەڵقەیەکی دیکە و بابەتێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ